ئەمڕۆ ئێمە کوولقی تەهی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەستان بە ڕێخستنی خێوەتگەیەک بۆ سەرجەم ئەندامانمان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی تەکێ هەم بۆ خوشکانمەوە هەروە هەم بۆ برایانمان لە چوارچێوەی ئەم خێوەتگەدا چەندین بابەت و هەروە محاضرە و سیمینار پێشکەش کرا. سەرەتای محاضرەتەکانمە بە وانەیەک لەلایەن مامۆستا محەممەد شیمەنیەوە پێشکەش کرا لەسەر گرنگی و هەروەها ڕۆڵی ئاماژ لە سەرکەوتن لە ژیاندا. دوا بە دوای ئەمەش مامۆستا جەزا چەندین بابەتی پێشکەش کرد لە ڕووی ئاشنابوون و هەروەها هۆکارەکانی دواکەوتنی گەنجان لە ڕووی سەرکەوتنەوە نێوە هەروەها کۆمەڵێک کێشەی باو لەناو گەنجان و لاواندا بە تایبەتی تریش لە سنووری پارێزگاکەماندا. دوا بە دوای ئەمەش مامۆستا ڕێبوار محەممەد هەسا بە باسکردنی بابەتێک لەسەر گرنگی ئیشکردن لە ڕێکخراوەدا بە تایبەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و شێوازەکانی خزمەتکردن. دیارە ئامانجمان لەم خێوەتگەیە چەندوانەیەکی بە پێز و چەند مامۆستایەکی بە سووداتونە چەند سمینار و وانەیەکیان پێشکەش کردین هەر لە کۆتایی خێوەتگەکەی هەڵسەین بە دەستنیشانکردنی بەرپرسی لقی تەکەی ڕێکخراو دیارە بەندەوەک بەرپرس دەرچوو ئێمە وەکو بەشداربوویەکی ئەم خێوەتگەیە کە لە تەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێوەستاوە بەشداریمان کرد لە خولەشی یەک ڕۆژە کە تێدا باس چەند مامۆستایشی بەڕێزیان بان کردبوو لە هەمان کاتیشا کە توانیتوان سوودێکی باشی لێبینوە لە میانەی خێوەتگەکەیە کە بەرپرسی قوتابیانی هەڵبژێردا